بینەرانی بەڕێز خۆشەویستانم ئەم کاتتان باش و بە خۆشحاڵەوە لە بەشی دووەمی چاوپێکەوتن لەگەڵ بەڕێز فاروق ڕەفیق تۆژری بواری فەلسفە بە یەکەگەینەوە خۆشحاڵن بینەری پرۆگرامەکەمان بن ئەم کاتت باش بە مەساجارێکی سپاس دەکەم لە بەشی دووەمە ئەمە گفتوگۆ بکەینە سەر پرسێکی هەستیار کە بە درێژایی تەمەنی بزودنەوەی ڕزگاری خوازی کورد بابەتی گفتوگۆ بکە و ئێستاشی لەگەڵ ئەوەیەکێکە لە مەسەلا هەرە گەرمەکان و گرنگجێکی گەورەیە ئەویش مەسەلەی دامەزراندنی دەوڵەتی کوردیە ئەمەوێت لە تۆ بپرسم هەلومەرجەکانی دامەزراندنی دەوڵەتی کوردی چییە لە دەوڵەتی نەتەوەیی چییە لە دنیاە و ئایا تا چەند هاتنی ئەم هەلومەرجانە لە کوردستانە بوونی هەیە؟ بەڵێ سوپاس لەم ماوەیان پرسیە و ڕژێنراوە سەبەتابەتی ساڵێکی ژەبێ زیاتر ڕۆژنامەی هاوڵاتی بەلەفی بۆ کردەوە هەندێک شتی باش وتراوانە من ئەوانە بەڕاستی تیکرار ناکەمەوە لەسەر هەندێک خاڵە وەستم لە ڕاستیون بابەتێکی شمەیە لەو ڕۆ و لە کتێبێکمە بێ لەو کتێبە بڵاو بێتەوە لەسەر دەوڵەتی کوردیان مەدەنیەت هەر لە پرسیارەکەی دیارەکە لە پەیوەند بە دەوڵەت قساکەین باز لە دەوڵەتی مۆدرنەکەین یەکێ لە ماناکانی دەوڵەتی مۆدرن لە هۆبزەوە کە قسەی لەسەر بکەین بریتە لە سۆڤرنتی بریتە لە سیادا بریتە لەو دەسەڵاتە لە بریتە لە کۆمەڵە هەلومەرج هەیە لە دوجارە کۆبنەوە کە دەوڵەت دروستەکات دەوڵەتی چییە تەمەە مادام لەسەر لە دنیای مۆدرنسانی دەوڵەتی نەتەوەی واتە بە فۆرمێکی پەیوەندی هەیە بە سەرەڵدانی نەتەوە لە دنیای مۆدرنا بۆچی دەوڵەت لەبەر سۆڤرنتی واتە ئەو نەتەوەیە دەیەوێت سیادەی خۆی هەبێ خۆی حکمی خۆی بکە واتە قەرار لە دوجارە چارەنووسی خۆی دیاری بکات بەڵام بۆی ئەمە دروست بێ کۆمەڵێ مەرجەیە چێڵانە مەسەر لە سیاقی دەوڵەتی مۆدرنا بریتە لە سۆڤرنتی مەمەژە پێدا بریتە لە تێرەتۆری ینی خاکێک و جوغرافیایکی دیاریکراو هەیە بریتە لە ئابوووریەکت هەیە بریتی هەیە لە موسسات واتە کۆمەڵە موسسات هەیە لە زمنیانە مؤسساتی قەزاییت هەیە و هەتا دوایی بەڵام ئەنج زمانێکی یەکگرتو کۆمەڵە باحث کە باز لە نەتەواکەن لە دنیای معاصرە کە زمانی ئەدەبی دروستە بێ لە ڕاستیە یەکێ لە ئامرازەکانی دەوڵەتە بێت دەوڵەتی جێت کۆ حتا کۆمەڵە لەهجە دێنێت یا لەهجەیەک لە شوێنێکە ئەیکا بە زمان ئەیسەپێنێ زۆر جار ئەم زمانەیە گرتوانەیەکی هەن سەپێنراون وەکوی لەهجەی ڕووسی دەبێ بە زمانی سەرەکی زمانی ئەدەبی ڕووسی و نمونونەکانی بازۆ کەواتە هەمووانن بەڵام یەک شت باز نەکراوەکە بێ ساباسیکە ژێ بۆی ئەمە دروست بێت دوست خاڵێک دەوێت ژۆیەک دەوڵەت چیە کاک ئەم وەستانەمان هەموو باز کرد فۆرمێکە لە مەدەنیەت دەوڵات تەنها شێوازی حکومکردن نییە ئەم موسساتانە نین بۆ ئیدارەکردنی جوغرافیایکی تایبەت بەڵکو خۆی بەرەنجامی هۆشیاریە ئەوەیە کە هیگڵ باسیەکە خۆی دەوڵات بەرەنجامی لەحزەیەکە لە لەحزەکانی ئەوەی کە هیگڵ پێڵە سێلف کۆنشس واتە هۆشیاری خۆت کە ئەگا بە پلەیەک لە مەدەنیەت لە چیە بەرجەستا بێ لە دەوڵەتە بەرجەستا بێ کەواتە بۆی تۆ لە دەوڵەتی معاصر تێ بکەیت لەم حاڵەتەیە پێویستە بە ڕەوتێکێ گەڕانەوەیەکێ بۆی بزانی ڕوتی و کۆمەلگایە لە دروستکردنی دام و دەستگاکانە لە دروستکردنی پەرەپێدان بە مەدەنیەتە لە شووە خۆی مانیفێستەکە لە دەوڵەتە کەواتە مەرجی سەر ئێستا ئێمە باز بین وەکو مەسلێکی ئینگلیزی وە هەیە کامیان عەرەبانەکە بەرین بۆ لای ئەسپەکە یا ئەسپەکە بەرین بۆ لای عەرەبانەکە تۆ پێشتر کەوترە دەوڵەتی کوردی تۆ ئەبێت ناچڕەڵی واز لە هێزی دەرباز لەسەر ناکەین جارێ کاکە ئومێت باز لەو ناکەین دوژمنەکانی منایاڵن بەس ناچڕەڵی وەکو گەشەکردنی کۆمەلگای کوردی وەکو فۆرمێ لە مەدەنێت دەخدوجار ئەبێت لە شوێنێکان بەرجەستە بێ ئەبێ بەرجەستە بێ عەفوکە لە کۆمەڵە بێ پرەنسیپ هەبێ بۆ نمونە کاکە ئومێت بۆ نمونە پەیماننامەیەکی کۆمەڵایەتی نەنووسراوە دەبێ هەبێ واتە من کاکە ئومێت ناکوژم ڕێز لە بیر و باوەڕەکە یەگرم ئەگەر حتا تند بێ لەگەڵ بیر و باوەڕی منیش ئەمە پێش دامەزرانی دەوڵەت تۆم پەیماننامە کۆمەڵایەتی دەوێت ئەبێ کۆمەڵە پرنسیپ هەبێ ئێمە بە یەکەوە بەسێتەوە ئێمە ڕووداوەکانی حەفەی شوبات تەم پێشتری سەلمانێتی بەڵام بەلانی کەملەیە سلماندی کە ئێمە پەیماننامەیەک نێمە بێکەوە بەستە واتە پەیماننامەیەکی کۆمەڵایەتی نییە ئێرە جەنگەڵە چێت بێ ئەیگری دەیکوژیت بۆ دوایی بکوژەکە دەربەزە بێ بووی تۆ لە حاڵەتێکی وایە غیاب و ئەوەی کە منەڵم کەمبوودی مەدەنی بوون هەیە پرنسیپ کۆمەڵە
یەکێ لەو کێشە گەورە چۆن دەوڵەت دروستەکەی کاکە ئومێد بۆ نمونە یەکێ لە ماناکانی دەوڵەتی معاصر بریتێ لە ئەکاونتەبڵەتی بریتێ لە بەرپرسیارەتی ئەم بەرپرسیارەتیە یاسا نییە پیسەپێنی ئەمە ئەخلاقی مەدەنیە فەزیلەتی مەدەنیە لە ناو کۆمەلگاوە دەبێت یەکێ لەو شتانی ئەم ڕۆژانە من زۆر ماندوو دەکەوە سەرقاڵم گینگڵم کە دڵنیام لە نووسینێکا سەردەرێ لەو ژۆیەکە نەبوونی لێبرسانی نەبوونی فەزیعە کاک ئومێد سکانداڵ نییە لە وڵاتی ئێمە مامۆستا پەیوەندی بە دەوڵەتەوە باو فکرێتەوە کەم بەم بەخشە ئەو فکرێ بریتی لەوەی پێشەوەی تۆ دەوڵەت دروستکەی کۆمەڵە پرەنسیپ هەیە کۆمەڵە ئەخلاقی مەدەنی هەیە دەبێمانە گەشە بکەن باشە ئەوەی کە خبرادرانی دیکەوتوانە ئابوووریەکت هەبێ و سربەخۆی دەسەڵاتەکان و کولتوریەکت هەبێ و هەموو ئەمانە هەمووی برادران تۆ ڕاستە بەڵام من شتێکی تازی بخەمە سەر ژێک دەوڵەت خۆی بەرجەستەبووی مەدەنیێتە کاتێک تۆ کەمبودی مەدەنیت هەیە دەوڵەت چۆن دروستەکەی کاتێک کە کۆمەڵە سیاسیت هەیە لە باتی هەر هەموو فەزای سیاسی ئالوودە کردووە فەزای گشتی داگیر کراوە بێڕێزی بەرامبەر هاونیشتیمانی کراوە میکانیزمەکانی ڕێزگرتن لە ڕای هاونیشتیمانیان نەخراونەتە بەر نەگیراونەتە بەر و لە دوجارە کۆمەڵێک بە تۆپزی هاتوون لەولاوە حکومەکەن و لەو لاشەوە لە باتیەمەوە بڕیارە دەن ئەما کە بێ دەوڵەت بەڵام سەرڕای ئەوەی کە ئەم تێبینیانە ئەگەر وەکو گریمانەیەکی سەرمیان ناویش تەماشا بکە وەگوڵ ڕاستێک تەماشاکەین لە واقعی کۆمەلگای کوردیا بەڵام تێزێکی دیکە هەیە ئەویش ئەوەیە بۆ چوونێکی دیکە هەیە ئەویش ئەوەیە چاوەڕوان بوون لەوەی کە کۆمەلگای کوردی لە ڕووی هەلومەرجی ئابوووریە بە تەواوی پێ بگا لە ڕووی هەلومەرجی سیاسی و جاکردنەوەی دەستاتەکانەوە بوونی پەیمانێکی کۆمەڵاتی کەسەر جەمتاکەکانی کۆمەلگا بەیەکەوە ببەسێتەوە بوونی فەزیلەت و بوونی ئەخلاقی مەدەنی و گەشەکردنی ئەمانە لە کۆمەلگایەکی کوردی کە بەشێکە لە کولتوری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکە لەو ئەخلاقا سەرهەپایگیریە ئەگەر دەستەواژەکەم بێشەوەیەکی بابەتی بێستامکاری کە دنیای ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتوێتەوە چاوەڕوانکردن تا هەموو ئەمانە اینجا دەوڵەتی نەتەوەی لە دایک ببێ ئەمە دامەزراندنی دەوڵەتی کوردی بۆ ئەگەرێکی بۆ زەمانێکی یەکجار دوور دواخە کە لە کاتێکە دامەزراندنی ئەم دەوڵەتە خەونی ڕاستەقینەی بزودنەوەی نەتەواتی کورد لارەنی کەم خەونی ڕاستەقینەی هەموو ئینسانێکی نەتەوەیەوە مافی ئەوەی هەیە دەوڵەتی هەبێ وەکرێ لە شوارچیەوەی دەوڵەت ئەمە بکرێت من هەنگای لەو زیاترم ئێمە ئازاد نابین ئێمە ئازاد نین سربەخۆنین هەتا دەوڵەتمان نەبێ ئێمە میلەتێکی کۆیلێن لەم کاتەی من لەم تەلەڤیزۆنەی ئێوە قساکەم ئێمە میلەتێکی کۆیلین ئێمە سربەخۆیمان نییە چکەکەم زەمان نییە تۆ مەسیری تۆ بەدەست دوژمنەکانی تۆیە ئاواکە بودجەکە بۆ نایە کۆتاییت پێات نامنەوە نابینم ئەوەشە بینم ئەرگومنتەکەی من بۆ ئاخارە ناڕوا کە بڵین تا ئەمانە هەمووی دروست نەبن ئەزانی بۆ چۆڕات ئەرگومنتی من لە حاڵی یەکەمە ئەبواە بەڕێز بووە سێنەی ژۆی کە ئێمە هێزی دەوڵەتدارمان هەیە ئەم وڵاتی من و تۆ هێزێکی نییە دەوڵەتدار بێ ئەوەی کە بەڕێوە ئەبات ئەوەی بەڕێوە بە هێزێک نییە ئاشنایەتی لە بەڕێوەبردنا هەبێ شێوازی فەرمانڕەوایەتیکردنی ساڵی ڕابردوو سەلماندی مەجای ئەرگومنتی دیانەماوە کە ئەم شێوازە ناشرینترین شێوازی حکومرانە درێژبرانی کە درێژگاوی ستەمکاریەکی ئەو کولتورە ستەمکاری و شێوازی فەرمانڕەوایەتێک کە لە خۆرهەڵاتی ناوەڕستایە بە موو فەرقی نییە کاتە بەڕێز دامەژت بشتێکە وەکو تەتەڵعات وەکو ئومێد وەکو خەباتی نەتەوە من دەڵێم خەباتێکی ڕەوایە و تا دەوڵەتیشمان نەبێ ئێمە سەربەخۆنی کۆلێن بەڵام سعدە بکە کاکە ئومێد ئەزانی چی حکومی وڵاتاکە ئەو هێزە حکومی ئەم وڵاتاکە کە تاکو ئەمڕۆ سەرقاڵی بەهێزکردنی مرکزە هێزێک حکومی وڵاتاکە کە ڕۆژگارێک مناڵی ئەم نەتەوەی بە کوشتاوە بە ناوی دیموکراتیت بۆ عێراق و حکمی ذاتی بۆ کوردستان ئەمە هێزێکی دەوڵەتدار نییە ئەمە ناتوانێت دەوڵەت دروستکە ئەم دروشمە خۆی لێدانە لە ئیرادەی نەتەوەی من و تۆ و ئەم ئیرادەی ئێمە مەشلول کراوە خەڵقێکەیە توانین باز لە دەوڵەتی کوردی بکەین بەس تۆ ئیرادەیەک نەبێ ئیرادەیەک بۆ دروستبوونی دەوڵەت ئەگەر ئیرادەیەک هەبێ بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی ئەبێ هێزێکی شەبێ کە هێزێکی دەوڵەتدار بێ لە بەڕێوەبردنی گوندێکەوە کاکە منە مێ سەرنجتان بۆ ڕاکێشم ئەمەیەکە لە بەرنامەی یەکەمە باسمان کرد غیابی خوێندنەوەی دیدی نەقدی بە تەسەوری من حرەکەی کوردی هەمیشە فرسەتێکی بۆ کە تۆ بتوانانی بیخوێنی تۆ بزانی لە ڕووی ئیداریەوە چیەکە کاکە کۆمەڵە فترات هەبووە کە ئەم حرەکەیە مناطقی ئازادی هەبووە لە ژێدەسا ئەو ئیدارەی چۆن کردو کوا ئەو داکومنتە گرنگانەی کە پێت بڵێ ئەو مەرحەلەی کە هەی بووە چۆن ئیدارەی کردووە ئەوەی کە حاکمێکی داناو لەو لاوە هەر کەسێک ئافرەتی ڕەدوو
گوێ کوشت بێتی ئەی بۆ مەحاکیمەکان ئێستا درێژکراوەی ئەو حاڵاتە نین کە بەناو شۆڕشا بووە بۆ گەندەڵی درێژکراوەی هەفتاکان نییە بزات کتێبێک هەیە لەو ڕۆباز لە کۆمەڵە فۆرمی گەندەڵیە کات لە هەفتایە لە ئیدارەی هەفتا بۆ هەفتا و چوارە منە ماڵێم هێزێکی دەوڵەتدار نییە بەڵام ئەنجامی هێزەشی خۆ ئەمەوێت قسەکەم تاانە ئەو پرسیارت لێ بکەم لە ئەوروپاشا کاتێکە لە ئەزمموی وڵاتە خۆر ئاوایەکانە هەروەیەک لە وڵاتانی ئەوروپا بیگر و بە ئەمریکاشەوە کاتێکە کۆمەلگای مەدەنی کەشاکە پرەنسیپەکانی کۆمەلگای مەدەنی جێگی دەبێ و فەزای گشتی دەبێتە فەزایکی مەدەنی و کۆمەڵێک نۆرم و بەهای بێلایەن فەزای گشتی ڕێگەخان و عقلی دەوڵەتداری و هێزی دەوڵەتدار دروست دەبێت کە بتوانێت ئیدارەی دەوڵەتکە بە فۆرمە مەدەنی و ئینسانەکەی لە ڕاستی هەموو ئەمانە لە چارچەوەی دەوڵەتە گەشەی کردووە یعنی بۆ نمونە ئەتوانین باس لە ئەزمموی ئەمریکا بکەین ئەزمموی ئەمریکا باسی ئەمریکا مەسەر ئەزمموی ئەمریکا ئەزمموی وڵاتانی دیکەی ئەوروپا هەرێک لە وڵاتانی کە هەیە بەنمبوسی ژوار بگین لە چارچەوەی دەوڵەتە گەشەی کردووە هیچ کۆمەلگایەک نابینین هەموو ئەوانەی تیا دروست بوو بێ ئینجا وتبەتی با دەوڵەت ڕابگەنی قسەیەکی زۆر جوانە بەڵام ئەرگومنتەکەی من چێ باسی ئەمریکات کرد باوکانی دامەزێنەرێنی ئەمریکا شارەزای دوو قۆناغی فکری حەزارەتی غەربیان بە وردەکاریەوە لە ئاستی فق ینی لە ئاستی یاسا فەلسفەی یاسا لەسەر ئاستی فەلسفە شارەزای کلاسیک هەن کلاسی کە مەبەست لە کلاسی یۆناان و ڕۆمە ئەنجا شارەزای مۆدێرنن و ڕێنسانسن ئەوانە مۆنسیکیۆن خوێنەتەوە واتە ڕێگەن و شاندەری ئەوان ئەو جۆرج واشنگتن و هاملتۆن و تۆ پەیپەرەکان بخێنەوە فدرالیست پیپرز ینی مەقالە پەیپەرەکان بخێنەرەوە هی هاملتۆن بیخێنە بۆ پێ دەڵێ عمقی فکری دامەزێنەرانی باوکانی ئەمریکا کاکە ئومێت باوکانی ئەمریکا شارەزای فکر بوون شارەزای سیاسم شارەزای مێژوو بوون تۆ کۆمەڵە سیاستی ئاگایەک و ئەلم و خەبەری نییە لەمە خۆی قودرەتی فکری نییە و جۆش لە قودرەتی فکری هیچ کەسێکی دیکە ناگرێت من قسەکەی بەڕێزت تێگەم وی کەسانی دیکەش گوێم لێ بووە کە ئەم هەلومەرجەنی من باسم کرد و خەڵقانی دیکەش باسنگەوە مەرجنیە هەر هەموو دروست بێ دەوڵەتە دروستەکەی ئەمانەکە بەڵام من پێ دەڵم هێزێک ئەمڕۆ سیاسەتی داغان ترۆر کردووە من ئەم ئارگومنتەکەمە سیاست لە وڵاتی من و تۆ ترۆر کراوە کۆمەڵە کەس هاتوون ئەمڕۆ بە ناوی سیاسیەوە وڵاتەکەی توان هەڕاج کردووە من لە پێش دەوڵەتی کوردی ئازانی چی گرنگە کەرامەتی ئینسان ئەمڕۆ کەرامەتی ئینسانی کورد لە وڵاتەکەی من و تۆ پێشێ دەکرێ فرد ئازادی فرد پایەماڵەکرێ بۆ من فرد گرنگترە لە دەوڵەت بۆ من کەرامەتی ئینسانێک کە نەڕوشێنرێ باوکان کۆمەڵی عایلە کوڕەکانیان کوژراون لەلایەن چەکگارەکانی حیزبەوە تەراتێنەکەن لە دنیای بخواین پیاساکەن ئەم هێزە کە دەستی چووە خوێنی ئینسانی کورد کە پێشتریش چووە نابێ بێڵی دەوڵەت دروستکە لەبەرەی نموزەجێ لە دەوڵەت دروستەکە ترسناکترین وەکۆی کێسا کردوێتی برای بەرەزەبێم شێوازی حکومڕانی کە ئێستا ئێمە لە ژێر سایەژین شێوازێکی حکومڕانی تۆتالیتاریە حیزب هەموو شتێکە ئەمجا لێسا لە خەتەرتر لەمە لە حیزب دروست بووە ئەژێ باڵی ئەمنی ئەمە ئەم شتێک کەس تا ئێستا باسی نەکردووە ئێستا دەستگا هەواڵگریەکان حکومەکەن چوونەتە ناو حیزبیشەوە و لە ناو حیزبە ئەوان باڵا دەستن ئەمە بەتکا بۆ بینەران و بۆ بەڕێزی شت سەیری ئەوە بکەن چی لە ماوەی لە ساڵی ڕابردوو دو ساڵی ڕابردووە چی سەریەڵاوە ئەژێ کە باڵی دەستگای هەواڵگیریە واتە ئەم حکومە لە شتێکی ڕژێمێکی ستەمکاری و بابەرەوچی بە ڕژێمێکی ئەمنی کە تێیدا ئەوە ئاسایش و دەستگا هەواڵگیریەکانن بڕیارە دەن حکومەدەن نمونونەکان بێنینەوە لە چەند مانگی ڕابردووە لە هەفتەی ڕابردووە یاسای ئاسایش کە دەرچووە دوو یاساکە دەرچووە نموزجی دەوڵەتێکی پۆلیسیە بە پلەی ئیمتیاز ئەمە دەوڵەت دروستەکە ئیدەیتە دەست ئەمە ئیدی فاڵگرتنەوە نییە کاگومێت کە ئەمانە ناتوانن ئەگە ئێستا دەوڵەتیش ڕابگەێنن تەبان وەکو دۆستێودی دەوڵەت ڕناگەێنرێ دەوڵەت دروستەکرێ و لە دوایی کە خۆی پێکە گەشاکات ئەو سا ڕاگەێنرێ حتا ئەگەر دەوڵەتیش ڕابگەێنی هەر هەمان کە خەڵقانێکە 50 ساڵە بە کامیلەن خاوەنی ئەم وتەی خۆم وەکو هەموو وتەکانی ترم ئەوی ژەوەیە کە مێژوویان بریتە لە مێژووی شکست 50 ساڵی ڕابردوو میلەتی ئێمە قوربانی داوە بەڵام بەهۆی کۆمەڵە سیاسیەوە چی دووریوەتەوە شکستی دووریوەتەوە ئەنفال ڕوویاوە دوای ئەنفال ڕێکەوتنەوە لەگەڵ بە عسیویەکی ئابە شەڕی ناو خۆیە هەموومانە شکستن ئێمە دووریمانەتەوە ئەخیرە فۆرمێکمان لە دەسەڵاتداری دروست کردووە کە
وێنەی نییە من هەمیشە ئەڵم وێنەی نییە ینی ناوازەیە لە خراپیە ئەگەڕێتەوە بۆ شکستی حرکاتی تەحڕوری لە عالمی سێما من زۆرتر ئەم ڕۆژانە بی لە جۆر مۆگابیەکەم مۆگابی یعنی مجموعە مۆگابی حکومی وڵاتی تۆکەن بەرە ڕۆژگارێک بخۆیان تۆ شۆڕژێر ئێستا فۆرمێکی ترسناکی حکوومەتی ئەمنیان دامەزرانوە ئەمە ڕێدەی ئەمە دەوڵەتدار نییە ئەمە ناتوانێت دەوڵەت مامۆستا فاروق ئێمە نەتەوەی ئێمە ئەگەر ئەو قسانی بەڕێزت وەکو بنەمایەک بۆ قسەکردن وەربگرین یا خوێندنەوەی هەندێک لە ئەزمموی ناخۆی کۆمەلگای کوردی بە بنەما وەربگرین کورد نەتەوەی ئێمە هەمیشە لە بەردەم ترسێکی ڕاستەقینەیە بووە ئەویش ترسی دوژمنەکانی بووە کورد ئەنفال کراوە جینۆساید کراوە ئیبادەیەکی جەماعی گەورە بەرامبەر بە کوردەیە ئێستاشی لەگەڵ بێ کورد لە عێراقا دەست و پەنجە لەگەڵ کۆمەڵێک هێزی فاشی نمچە فاشی لە ناوەڕاست و باشووری عێراقا نەرمەکە و ئەم هێزانە ئەگەر دەسڵاتیان هەبێ بەپی ئەو ئەزمونەی کە بینیومانە بەپی ئەو گوتاری کە بینیومانە ئەکەونە وێزەی خەڵکی کوردستان و لانی کەم مافەڕ سەرەتایەکانی خۆی لە خۆ بەڕێوە بدن پێڕەوە نابینن و بەدیوەکی تریشە ترسێکی من پرسیارەکەم ئاواتەکە لاکەم ترسێکی دیکەشمان هەیە کە ترسی هێزە ناوخۆیەکانی کوردستانە وەک تۆ دەڵی باڵی ئەمنی هەیە میلیشای عسکەری هەیە و ئەمانە خەتەرن لەسەر ئازادەکانی کورد پرسیارەکە ئەمەیە ئەو بانگشەی کە بۆ دەوڵەتەکە دیکتاتۆریەتێک ستەمکاریەکی ناوخۆی کوردی لە مەترسی دووبارەبوونەوەی ئەنفال پێ باشترە تا تۆ دەوڵەت نەبێ ئەنفال ئەگەری دووبارەبوونەوەی هەیە هەڵەبجە ئەگەری دووبارەبوونەوەی هەیە ئەمان هەڵبژێری بەرەو باشتن ئەچێ باشترە تاوەکو قبولکردنی ترسێکی دەرەکی عەرەبی کە هەمیشە ئەگەری ئیبادەکردی توی هەیە بەڵێ وڵاسە شعرێکی مامۆستا شێرکۆم بیرکەوتەوە دیوانەی ئەخیریە وێنەکەم بە تەواتی لە بلایەت نییە پارەفرەیزیەکەم دای ڕژمەوە شتێکە لەو بابەتە ئەگەر من وابزان باسیەوەکە کە نازمم لێرە و لە بەغاش هەروە بەم شتێکی وە هیوادارم لێم ببوورێکە بە هەڵە بیڵەمێنەکە هەر ئاینەشتە کاکە کۆیلەتی دەسەڵاتی کوردی و کۆیلەتی دەسەڵاتی عەرەب و یەکشتە کاکە ومێت من ئەو سەری ئەرگومێتەکە لێگرم زانانی ئەڵم چی بۆ ئێمە لە 15 ساڵی ڕابردووە ئەمەمان نەوتووە ئێمە کۆمەڵە نووسەرین لە 15 ساڵی ڕابردووە ئەو کتێبەکانمان هەموو هەیە نووسینەکانمان هەموو هەیە بەرنامەکانمان هەموو هەیە داوا و داد و فیغانمان کردووە بە تایبەتی لە 2002ەوە کە خەریکی سەرقاڵی دروستکردنەوەی کاتێککە ئەزانرا بەعزەکەوێ سەرقاڵی دروستکردنەوەی دەوڵەتی عێراقن هۆی چییە خێرە تۆ لە ئێمە لە 9 ساڵی ڕابردووە بە کتێب ئێستا توانی کتێبەکان هەموو ئاوا بۆ بێنم کە منوتومە لەسەر لە 2002 لە چاوپێکەوتەکانمان لە نووسینەکانمان لێکۆڵینەکانە باز لەواکەم ئێوە لەسەر هەڵن ئێوە خەریکی هەڵەیەکی گەورن عێراق کەتاو بووە ئەم شتێکە پێوتێت دەوڵەت ئێمە بە زۆر پێوەکێنراوین هەلو مەرزێکی ئاڵتونی دروست بووە ئەم دەوڵەتە کۆتایی پێاتەوە ئەم سوپایی تۆ شانازی پێەکەی ئەمە سیاسی کوردیڵێ بێ لە یادی جێش عێراق ئێمە ئاهەنگ بژێڕین ئەم سوپایە بۆ لە ئەساسە بۆ کورتکوشتن سوپایەکی کورتکوژە ئەم دەوڵەتە کەوتووە کۆمەڵە سیاسی کە ئەساسن سەر ئەم وڵاتە هەر لە وڵاتەش نەبوون لە دەرەوە هێنایانن یا کێلوانە مالیکیە کە ئێستا پێڵن دیکتاتۆر ئەم مالیکیە لەسەر جوهدی ئێمە دروست بووە مالیکی زەوی هەیە لە کوردستان لە سلێمانی هەیەی کوڕە دەوڵەمەنەکەی تەمەن مالیکی چێکە لە ملیار لێرەکان حەزەکەم زانی لە هەولێر هەیەی لە سلێمانی هەیەی ئەم بەناو سیاسیینە عەرەب کورد دروستیان کردن لە کات بە بێڕێزی گەورە حرەکەی کوردی ئەم دوو حیزبە کردیان و ئەنجا ئەو خەڵقانەی دیکەش کە بەناوی ئۆپۆزیسیۆن وەسایشەکەن کۆمەڵە کەسایەتی ئۆپۆزیسیۆن هەیە لە داڕشتنی دەستوری عێراق و دەوری هەیە ئەو دەستورەی کە ئێمە زوو هاوارمان کرد هاوارمانکی کاکە وتمان ئەمە فیدرالیزم نییە کاکە ئەمە شوێنی مافی چارەنووسی کوردیتیا شوێن نەبووتەوە من هاوارم کرد و دۆستانی دیکە کە ئەنفال لەکرێنەوە پێیان پێکەنین ئێستا خێرە لە پڕەکە ئەمانە بلێمان قوتبوورێتەوە پێیان بڵین ئەو هێ کاکە من باس باوەڕم بە ئەکاونتەبلیتی هەیە ئەو سیاسی هەڵی کرد دەبێ ماڵ بڕاتەوە ماڵەدا بنیشێ ناتوانانی تۆ خەرمانێ لە شکستی هەبێ دوایی وڵاتیشی بێتێ دەست و ئێستاش باوەڕی پێ بکەیت هەر بڵی بەردەوام بە لە شکستەکان ئەمە نابێ بکەیت ڕێز لە خۆمان بگرین با ڕێز لە خۆمان بگرین تاسە بێ ڕێزیمان کراوە ئەو ژۆی کە کۆمەڵە سیاسی هەن کە لا مەحالە بێ بڕۆنەوە ماڵەوە شکستیان خواردووە لە ئیدارەکردنی دۆزی کوردیە قسەکەی من لێدان نییە لە ئومێدی گەنجان و ئەمنەوەیە بۆ دروستبوونی دەوڵات من بە پێچوانەوە پەیامەکەم ئێمە سربەخۆ نابین ئەگەر لەناوەوە خەوەری قەرار نابین ئەگەر دەوڵەتمان نەبێ بەڵام ئەم هێزەی کە گەنجانی کورد خێڵتانی خوێنەکە کە بۆی بێباکترین شت خوێنی ئینسانی کووردە دەوڵەتدار نییە مەدەنی نییە عەقڵانی نییە دەوڵەتیش بەم سیانە دروستەکرێت یەک قسەی ئیسماعیل بەشکچی هەیە ئەمە تەنها وەکو جوملەیەک
بە کورتی وەڵام بێت چکە پرسایی دیکەمێ ئەڵێت خراپترین ئیدارەی کوردی لە باشترین ئیدارەی بێگانە بۆ کورد باشترە کامیلەن لەگەڵیانیم کامیلەن من لە ناو میراتی فەلسفەی سیاسی هاتووم شتێکی زۆر خراپە هەر خراپە بەڕاستی اینجا ئیدارەکە کوردی بە جامانەی بەسەرەوە بێ عگالی بەسەرەوە بێ ستەمکار هەر ستەمکارە لە ڕاستیە و ئەم ئیدارە کوردیە فۆرمێکی ستەمکاری ترسناکە کەواتە ئەو بانگەشەیە بۆ دەوڵەتی نەتەوەی لە ئەنجامی ترس لە دنیای داگیرکرد بۆ خۆپاراستن بنەمایشی لۆجیکی و منطقی نیە هەر ئەو دوژمنەی کە ئێستا حتا تا ئێستا جورئەتیەوە ناکەن بڵند دوژمن ئەم هێزانەی کە لە عێراقان کاکە ینی عێراق سەرقاپەکە لابرا ئەم هەموو هێزە ناهاچی پیسی ئەو مێژوەی هاتە دەرەوە پیسی 1400 ساڵە و 2000 ساڵی عێراق ئەو بەشەی تەبان ئەم بەشەی تری پێوەریکەرا ئەو بەشە هێزی بربەری تۆ تفاشی هێزی ترسناکی تایە ئەمڕۆ مالیکیەک کە ئێستا ئێمە ئەبێت تەسلیمی ئەم خیتابە عاتفیە نەبین چکەکەم گەمەیەکی دیکە شەڕەکەی لەسەر دەسەڵات شەڕێکەکەی لەسەر دەسەڵات لەو دیۆکرێت بەشێکی لەوە وەکو بورهان یاسین لە ئاخر قسەیە لە کۆڕێکا دەڵێ بەشێکی ڕەوایە تەبەن ڕەوایە لە چیە ئێمە ئەبێ سام خیتابە لە سەرکردایەتی کورد بسەنینەوە کە ناو باسی دەوڵەتەکەین ئۆکەی ئێستا ئێوە بەئاتانی باسیەوەکەن ئێستا ئێوە تەمەن ئەهلیەتی ئەوتانیەوەکەن بێن با ئێمە بێن بەشێ بێن بە نیشتمانی وڵاتە بێ بەو هێزەکە ئەگەر هێزێکی کارا هەیە ئەبێ بیەی بە ئەو تۆ نابێ بێڵی ئەو دروست بکات ئەمە ڕەوایەتێکێتی باقیکێکی ئەبێ سەیری ئەو دیوەی بکەیکە ئەمە شەڕە لەسەر دەسەڵات شەڕە لەسەر نەوت شەڕە لەسەرەوە و سامان ئێمە کاکە ئومێد با من ئەمە تکرار بکەمەوە برای بەڕێزم نووسینەکانمان هەیە باسمان لە ورد و درشتی ئەم پەیوەندیە بە مەرکەزەوە کردووە وتومانە ئێوە مرکز درێنەکە ئەمە ئیسستقلانی ئەمەکەین لێدانە لە ئازادی ئێمە من لە نووسینەکەڵم بەزەیم بە وەزیری داراییەت کە هەموو مانگە سێ جار ئەوە سێ جارە بێ بڕۆی بۆی قستی ماگانەی بودجێ هەرێم وەربگری ئەمە سوکایەتیە ئەمە فۆرمێن نیە لە فیدرالیزمێک مساعدە بکە هەموو یەزانین ئەجا ئێمە بووین وتوانە من ڕۆژگارەوەتومە ئەنفال لە پێشمانەوە خەڵقی دیکەش کەسا پێش ناکە نایبێنی واتە ئێمە دەنگە جدیەکان بووین ئێمە هاوارمان کردوە کەس گوێ لێ نەگرتوین ئێستا خێرە ئەمان لەبوون بە ئەو دوژمنەی کە ئەمان دروستیان کردووە ئەمان قەبەیان کردوون و شەریک کورد یعنی سیاسی کورد شەریکە لە فەسادی عێراق دەوڵەتێکە بۆ لە مێژووە ئێستا وەکو نموزجی فەسادەوتێتەوە کورد بەشداری تایەتی ئەسڵەکە شەڕەکە لەسەر فەسادەکەی خێرە تۆ لەلایەکە ئیرادەی ئینسانی کوژە کورد ئەکوژی ترۆریەکەی گوێ لە دەنگە جدیەکانی ڕاوەکەی لێ ئەدەی ئەی فرێنی دەستگا ئاسایشەکانت چاودێریانەکەن لیانە دەن سوکاتیان پێکەن بەڵام لەو لاوە بەماناڵیت کە گەورەت کردوون ئینسان پێڵێ ئەمانە خەتەر لەسەرێمە ئێمە خەتەرمان لەسەرەیە دەسەڵاتی کوردی خۆی خەتەرە لەسەر دۆزی کوردی ئێستا پێویستمان بە هێزێکی کارە هەیە کە ئەم دۆزەی لێبسێنێت ئێمە لە کوردستانە چەند ئاراستێکی جیاوازە بین بۆ قسەکردن لەسەر دەوڵەتی نەتەوەی کوردستان مەسەلەن ئاراستەیەک بینین باس لە دامەزراندنی دەوڵەتی نەتەوەیەکە و بانگەشە ئێوە کە لە کاتێکی دیاریکراوە ئەم ڕۆبەی یاسبەی دەوڵەتی نەتەوەی ڕاگەێنێ و ئێستیفتا لەسەر خەڵکی کوردستانەکە بە پێچەوانەوە ڕوتێکی دیکەمان هەیە باس لەواکە کە دامەزراندنی دەوڵەتی کوردی ئەگەر خەونی شاعیرانش نەبێ لە ئێستاە ئەمرێکی مستحیلە و قابلی جەوەجێکردنیە لەبەرەوەی بەس بە داخستنی حدودەکان دەوڵەتی کوردی نامێنێ لە هەمان کات ئاراستێکی دیکەشمان هەیە کە باس لەواکە دەوڵەتی نەتەوەی لە هەرێمی کوردستان کاتی نیە مەرجی هەیە قۆناقی هەیە بە معناشی تر حەزەکەم خوێندنەوەی تۆ بۆ ئەم گوتارە جیاوازانە لە ناوەندی سیاسی کوردیا چۆنا گوتاری سیاسی کوردی بۆ بەم ئاراستە جیاوازانەیە باسەکە و هەڵقوڵانی ئەمانە لەو شێوە دێ بەڵێ سەبارەت بەو هێزەی کە بەردەوام کە لە سەرەتا ئەوم پێ ناخۆشبووم بخەیتە ئەو ریزەوە کە بەردەوام باز لە خەتەرەکانەکە دوژمنەکان و ئەوەی کە ئێمە ناتوانین لەسەر پێی خۆمان بوەستین و ئەبێ بوەستینەوە من سەر بەو بەستم گوتاری سیاسی تەواو زۆر باشە ئەوی من لە دەرەوەی گوتاری سیاسی ئەو هێزەی کە بەردەوامی ئەو هێزێکی ئینهزامیە باشە لە ڕاستیە هێزێکی نظامیە دەیەوە ئیرادەی ئینسانی کورد بۆ سەربەخۆی بکوژێ ئەوی چکەم هەمیشە هێندە بەهانە هەیە کە تۆڵی دەوڵەتی کوردی دروست ناکەم ئەم هێزە هێزێکی ئینهزامیە لە ئیرادەی کوردی داوە و لە دوجاریشە بە ئەنواعی فۆرم بە جۆگەلەی جیاواز سەر ڕووباری دوژمنەکانی ئێمە
قسەکانی و کردەوەکانی و مێژوش یەچێتەوە سەرەوە ئەمە زانین بەڵام هەرەمی هێزەیە کە لە ڕابردووە خۆی هیچی نەکردووە ئێستا ئێمە ناڵێن هەموو حرەکەی کوردی 20 ساڵی ڕابردوومان هەبوو بۆی کە ئێمە ئەگەر هێزی کارا دەبوو ئەگەر هێزێک دەبووە چاوی ببڕیا لە دروستکردنی کۆمیکانی کۆمەڵە کاریە کرد بۆی کە ئامادەسازیەکێ کرد تۆ لە سانە و پێنجی اقتصادی تۆ کە پێداویستەکانی تۆ لە دەرەوە بێت ئەم هێزە اقتصادی کە ئاواش مەشلول کردووە شەلل کردووە طبعا لە دوای پێدەڵە دەوڵەتی کوردی دانامەزرێ هێزێکی دیکەیان کە باست کرد من گەورەکردنی هێزی ئیقلیمی و من ئەڵێم ئەمەشیان ئیشکالێتی هەیە گرنگترین شت لێراکە بێ جەختی بکەینە سەر چێ ئەبێ جەخت بکەینە سەر طبعا دوژمنەکان بە کەم ناگری دەزانیت بەڵام لە ناوە دەوڵەت لە ناوە دروستەکرێ دەوڵەت کۆمەڵە پرەنسیپە کاکە ئەومێت وەکوتب کۆمەڵە پرەنسیپی مەدەنیە کۆمەڵێ چاوبڕینە لە کۆمەڵێک میکانیزمی عەقلانی بۆ ئیدارەکردنی ژیان تۆ ئەمانە ئەکەیت اینجا لە هەمان کاتە کاریش بۆ ئەەکەیت کە تۆ کاکە ئەومێت چی مەسئولێکی حکومی هەیە لە دەرەوە هەمووی حیزبیە ینی نوێنەرانی ئەوی پێێتی نوێنەری حکوومەتی هەرێم لە دەرەوە هەر هەمووی کوڕی مەسئولەکان و کچی مەسئولەکان و دێها باحسی کوردی شەیلەوەەوە بۆ خۆیان دانیشتون باشە خەڵقێ هەندەسەی میکانیکی خوێنەوە على ئەساس باش نییە بۆ خۆی نوێنەری حکوومەتە لە واشنگتن باشە خەڵقدێ علااقاتی دووەلی خوێن و ئەمریکا تەنان ڕۆمانەکانی ژنەوانەی خوێنێتەوە ئەو نابێ بە مەسئولی حکوومەت یێرم لەوێ بۆ لەبەری ئەویان سەر بە خانوادەیەکە و ئەمیان سەر بە خانوادەیە نیە هێزێ لە پشتینە ئەمە ئەڵێت سەرەتاکانی بۆ ئەوە نەبووە ئەم هێزە هێزێکی دەوڵەتدار نییە ئیشی بۆەوە نەکردووە میکانیزمەکانی اینجا لەمە خراپتریشی کردو کاکە لەمە خراپتر بریتە لە پەیڕەویکردن لە بەعس لە ئیدارەکردنی حیاتە تۆ ڕۆژانە کاک ئومێت بەڕێز لە میدیای شەکەی نایخوێنیتەوە لە فڵان هێزی جەگا پارەی ئابوونەوەرگیرە ئەزانێ مەیانیی هەواڵێکە لە ئارتی و لە شوێنی کە بڵاوێتەوە زانی ئەوە پێ دەڵێ سووربوون لەسەر میراتی بەعس دروست نەبوونی هێزێکی نیشتیمانی هێزێکی پێشمەرگەت هەیە ئێستا هێزی میلیشیایە سیاسیت هەیە 4,000 چەکگار بە دوایەتی بۆ شوێنێ ڕوات ئەمە هێزێ نییە دەوڵەت دروستکە پێداگری من لەسەر ئەوەیە کە ئێمە لەمانە وەربگرینەوە من ئەڵێم ئێمە سربەخۆ نین هەتا دەوڵەتمان نەبێ حەزەکەم زانی واتە من تا ئەو شوێنە ڕۆم وەهمی ئەوەمان نەبێ ئێمە سا خۆمان بە کەسە ئازادەکەم زانین لەبەرەوەی تەقریری مەسی چارەی ئێمە چارەنووی خۆمان نانووسی من ئەمێ بڵم چی هەر هێزی سیاسی هەرچێکەیە من ئەمەیە بڵم ئێمە ئەم گفتوگوۆیە ئەگەر باشێکی هەبێ بریتە لەوەی لە ناو کۆمەلگای مەدەنیە و لە ناو فەزایی ئەو فەزایی کە تۆزێکی ماوەتەوە وەکو خەڵقانی تەلەڤیزیۆنەکانی وەکویەوە کە ڕۆڵێکی باشە بین لە ڕژاندنیا ئەو شوەیە کە ئێمە جڵەوی ئیشەکە بێ خەڵق خۆی بگرێتەوە خۆی ئەبێ هێزێکی کارا هەبێ کە لە باتیەوەی دوژمنە بۆ ئەوە گەورە بکە کە نایڵە دەوڵەت دروستکەم نە ئەوەشی کە ئەوە پشوشی کا بڵێ وڵا بەیانی مەعلانیەکەین دەوڵەت دروستەکەین دەوڵەت بە تۆ دروست ناکرێت دەوڵەتدارنی بەڵێ زۆر سپاس کاک فاروق پشوەکەین و پرۆگرامەکەمان دەست پێکەینەوە بەڵێ خۆشەویستانم لەگەڵمان بن دوای ئەم پشووە گفتوگەکەمان لەگەڵ بەڕێز فاروق ڕەفیق توێژەری ئیباری فەلسەفە بەرداوام ئەبێت بینەری پرۆگرامەکەمان بن